لە پێگە و شوێنی بڕیارە ئافرەتانە توانم بڵێم ڕۆڵیان کەمە بابەتەکەش ڕەنگە ئەگەر سەریح بین بەشێکی ڕەتی بە خۆیانەوە تا ڕادەیەک بوون و ڕۆڵی ئافرەت کەمە ئەم جۆرە پانێڵانە گرنگی خۆی هەیە ڕاستە ڕەنگە زۆرێک لە دۆخەکە نەگۆڕێ ینی دۆخی ژن نەگۆڕێ لە ناو ڕاگەاندنا بەڵام بەگشتی گفتوگویەکی کراوێ لە ناو بەشێک لە ناو دەستگا میدیایەکانە و ڕەخساندنی ئەوەیە کە زیاتر بتوانن قسە لەسەر ئەوە بکەین کە ڕۆڵی ژن کاریگەری چییە لە ناو میدیایە هەڵبەتە بە شێوە ئاسۆییەکە ئەتوانین بڵێن ڕۆڵی ژنان گرنگە بەڵام بە شێوە ستونیەکە و لە پێگەی دەسەڵاتە تا ڕادەیەک بوون و ڕۆڵی ئافرەت کەمە لە پێگە و شوێنی بڕیارە ئافرەتانە توانم بڵێم ڕۆڵیان کەمە بابەتەکەش ڕەنگە ئەگەر سەریح بین بەشێکی ڕەتی بە خۆیانەوە هەبێ لەبەرەوەی ئافرەت لایەنە کۆمەڵایەتێکە تا ڕادەیەک لی نەبووتەوانێ و هەم ئەرکی دەرەوەشی پێسپێراوە ئەمەوە کا ژنان زیاتر هەندێک جار خۆیان لە بەرپرسیارەتی گەورە بدزنەوانێ